بهذا الأرقام مسؤولة عنها الدوائر ذات العلاقة. ڕاکان جبوری پارێزگاری بە وەکالەتی کەرکووک بڕیاری دابەشکردنی زەوی بەسەر سەندیکاکانی عێراق لە کەرکووک دەردەکات. بە پێی بڕیارەکە سەندیکاکانی مامۆسایان و کرێکاران و ئەندازیاران و تەندروستکاران و ڕۆژنامەنووسانی عێراق دەگرێتەوە. هەر بە پێی بڕیارەکە سەرجەم سەندیکاکانی کوردی تیادا بێبەش کراوە، بە تایبەتی ڕۆژنامەنووسانی کوردی کەرکووک. ڕۆژنامەوانانی کورد پێیان وایە ئەوانیش هاوشێوەی هاوپیشەکانیان لە عەرەب و تورکمان ڕووماڵی ڕوودا و پێشهاتەکانیان کردووە، بۆیە ناکرێت لەو ئیمتیازە بێبەش بکرێن. لە دوایین پێشێلکاری ئەمە من ناوی دەنێم پێشێلکاری کە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان کراوە بە تایبەت لە کەرکووک، ئەو پێشێلکاریەیە کە لەلایەن پارێزگاری کەرکووکەوە داوا کراوە چەند پارچە زەویەک بۆ ڕۆژنامەنووسان دیاری بکرێت بۆی پێیان بدرێت، بەڵام ئەم زەویە یان ئەم پارچە زەویانە هیچی ڕۆژنامەنووسانی کورد ناگرێتەوە، چونکە زۆربەی ڕۆژنامەنووسە کوردەکانی ئەم ناوچەیە سەرباری ئەو کێشانەی کە ڕوبەڕوویان بوونەتەوە ئەندامن لە سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و بەغداد دان بە سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان دانانێت. دیارە بەڕوونی ئەو یەکەم جار پێشکردنی مافی ڕۆژنامەنووسانی کوردە، دووەم اعتراف نەکردنە بە سەندیکای ڕۆژنامەنووسانی هەرێمی کوردستان. دیارە ڕۆڵی لاوازی سەندیکا وای کردووە کە بەم شێوازە ڕۆژنامەنووسانی تۆمارکراو لەلایەن سەندیکای هەرێمی کوردستان لەو مافە بێبەش بکرێت. بەڵێ دیارە پێشتر سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لەقی کەرکووک بڕیارێکی هەبوو بۆ دابەشکردنی زەوی لە سەردەمی ئیداری نەژمەرین کەریمە، بەڵام ئەمە ناڕەزایەتی ڕۆژنامەنووسانی کوردی لێکەوتە بۆ پێی کە ڕۆژنامەنووسی کارە هەیە لەم شارە ئەندام نیە لەو سەندیکایە و ڕۆژنامەنووس هەیە ڕۆژنامەنووس نیو ئەندامە لە سەندیکاکە. ئەمە بۆ خۆی پێشترم بڕیارەوە وای لێکرد کە بڕیارە هەڵوەشێتەوە، ئەمە بۆ خۆی وای کردووە کە ئەم دوو فاقیە یاخود ئەم ناکۆکی کە لە نێوان ڕۆژنامەنووسانی کورد لە کەرکووک بەرامبەر بە متمانەبوون بە سەندیکای ڕۆژنامەنووسان هەیە، ڕاکان جبوری ئەم هەلە بقۆزێتەوە و بڕیارەکە ئەوان نەگرێتەوە. لەقی کەرکووکی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە نووسراوێکدا داوای لە ڕاکان جبوری کردووە با بڕیارەکەیدا بچێتەوە. ئەندامێکی لەقی کەرکووکی سەندیکای ڕۆژنامەنووسان دەڵێت لاگەری وەڵام نەدانەوەی نووسراوەکەیان هەڵوێستی دیکەیان دەبێت. چینی ڕۆژنامەنووس ماندووترین چینە لەم شارەی ئێمەیە و شەڕی داعشی بینی و تەقینەوەکان زۆرشتی بینی و شایستەی هەموو ڕێزەکەن، بەڵام بەداخەوە ڕاکان جبوری ئەو بڕیارەی داوە هیوادارم پاشگەز بێتەوە و ئێمە نووسراوێکمان کردووە بە فەرمی داوامان لێ کردووە، پاشگەز داوامان لێ کردووە ڕۆژنامەنووسانی کوردیش بەری ئەو ڕێزلێنانە بکەون. ئەگەر هیوادارم وەڵامەکە بە ئەرێنی بێ، ئەگە ئەرێنی نەبێ ئێمە ڕێگاترە ئیگرینە بەر و خۆپێشاندان و زۆر ڕێگاتری شەیگرێن بەر و ئەو کاتە داوا لە سەررجەم ئەندامانی ئێمەکەن ئەوانش بێن لەگەڵان بڕژێنە سەرجادە، چونکە بەبێ پاڵپشتیوان ئێمە چەند کەسێک کە لە ئەندامی دەستین بە تێنای هیچمان پێ ناکرین. دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و بێدەسەڵاتبوونی کورد لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم، دۆخی ڕۆژنامەنووسانی کەرکووک خراپە و دەیان پێشێلکاریان بەرامبەر کراوە. حکوومەتی هەرێمیش هاوشێوەی حکوومەتی عێراق ئاور لە داواکاری ڕۆژنامەنووسانی کەرکووک ناداتەوە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.